میوان کە بەڕێزیان بەرپرسی بەشی هەڵبژاردننی لقی چواری پارتی دیموکراتی کوردستانە لە هەمان کاتا خوێندکاری ماجستێرە و بابەتەکەی هەر لەسەر مەسەلەی هەڵبژاردن بەشداریەکە لەگەڵمان بابخەوێن. زۆر سوپاس بۆ ئێوە کۆمەڵی زانستە سیاسەکان و لەشراوی ڕەنگەکان بۆ دەرفەتە ئەو بەخێر بێن. بێگومان هەڵبژاردن دایەموان ڕوونەکە بابەتێکی زیندووە و قسە و باسیشی زۆر لەسەرە. ئەوەی کە بەڕێزان باسییان کرد من ناچمەوە بەسەریا، ئەوەی کە بە گوێرەی ناونیشانی پانێڵەکە ئەو ئاستەنگانەی کە یەنە بەردەم هەڵبژاردننی پێشوەختە بەڕاستی من داوەشم کردووە بۆ سێ قۆناغ. ئەو قۆناغانەی کە تا ئێستا تێمان پەڕاندووە، ینی کاتی پەڕاندووە لە ئەساسا کێشەیە و ماوەتەوە، ینی ئاستەنگەکە تەنها کات تێپەڕی کردووە و ئەو ئاستەنگانەی لە ئێستەوە تا هەڵبژاردن دروستە بێ زایدەن ئەو ئاستەنگانەی دوای هەڵبژاردن کە نەتیجە دەرەچێت چی. لە ڕووی تەکنیکیەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەپێ و پلانەی کە داینەوە ڕێکارەکانی خۆی جێبەجێ کردووە، بەڵام ئەوەی کە وەکو مزمین ماوەتەوە بەڕاستی هەمیشەوە چەندین ئینتیخاباتە کاری لەسەرەکە، ئەویش داتای دەنگدەرانە، داتابیسی دەنگدەرانە، ئاماری یان باڵێن ئەو ئامارەیە کە ئیشی لەسەرەگرێت. مەسەلەی ئەو کارتی بایۆمەتری و کارتی کورتخایەنە کە ئەویش لەم هەڵبژاردن بۆ هەڵبژاردن تەسلیمی یەکتریەکەن کە تا ئێستا بە تەواوەتی بنبڕ نەبووە. ئەوانە تەقریبەن وەکو کات با بڵێن ئەگەر حەل بوو بێت تەنها کاتەکەی تێپەڕی کردووە دەنا ماوەتەوە. لە ئەساسا یەکێک لەو خاڵانەی کە کاکسیروان باسی کرد مەسەلەی ئەوەی شەر لە ڕووی تەکنیکەکەوەیە، خۆشبەختانە ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بڕیارێکی دەرکردووە کە نەتیجە نانێردرێ بۆ مەرکەز تاوەکو یعنی ئەدرێتە بریکارەکانی کە لەوێ ئامادەن نەتیجەکە بڵاوەکرێتەوە ئینجا ئەنێردرێ. واتە ئەگەری تەزویرکردن لە ڕێگای هاکەوە زۆر زەعیفە، ئیلا مەگەرەوەی کە جەنابی باسی کرد ئەو فلاش میمۆرانەی کە پێشتر داتا کراون و بەرمەجە کراون و ئیشی لەسەرەکرێت، ئەوە احتیمالێکی زۆر زۆرە بۆ لە هەموو کاتێکا بۆ مۆزۆری تەزویر و تەزویرکردنەوە لە ڕووە تەکنیکەکە. بەڕێزان خودی یاساکە یان خودی سیستەمەکە بۆ خۆی بەڕاستی قسە و باسی زۆر لەسەر. ئەگەر ئێمە بێینەوە تۆزێک بچینە دووە تەماشاکەین ئەم سیستەما لەسەر بنەمای گوشاری شەقام تێپەڕێندرا، یعنی خوێندنەوەیەکی لۆژیکیانەی لەسەر نەکرا، بە پەلەپڕووسکی و تێپەڕی و بوو بە بڕیار و ئێستاش تەقریبەن ئەگەر ئەحساییەک بکەین هەموو ئەوانەی کە دەنگیان پێدا و مصڕ بوون لەسەری زۆربەی هەرە زۆری ئەوانە ئێستا پەشیمانن بۆ لەو یاسایی کە دەریان کرد. چونکە جەنابی دکتۆر باسی خوێندنەوەیەکی جوانی کرد لەسەر مەسەلەی پێکهاتەی عێراق. پێم وایە بە تەسەووری من ئەم سیستەمە بۆ ئێستا و ئەم قۆناغەی عێراق زوو بوو، ئەکرا دراسی زیاتری لەسەر بکرێت. بۆیە ئەوە من بە یەکێک لە ئاڵنگاریەکانە بینم. لایەنی ئاسایش بەڕێزان باسییان کرد، بەڕاستی کارەسات یعنی یەکێکە لە ئاستەنگە زۆر قایمەکان، یعنی جاری وا هەیە تەنها لەبەرەوەی کە ئەو بنکەیە بسووتێنرێ بە کۆمەڵێک بە گروپێک چەکدارەوە سنە ناو بنکەکە لە پێناوەوەی کە بسووتێنرێەوە. یەکێکە لەو حەدەسانەی کە دێتە پێشەوە پێشتریش بینراوە
وە بنکەشی پێسووتێنراوە و ئەو دەنگانەش حسابیان بۆ نەکراوە. لە کاتی دەنگدانە یەکی خاڵێکی کە لەوەی کە دیسانەوەمەش کێشەیە بۆ مۆزوعی تەجویدکردن و ئەوانە مەسەلەی هەندێک جار و هەندێک ینی بە هیوای ئەوەی ئەمە نەبێتە دیار نەبوو بێتە دیاردە مەسەلەی خەرەکردنی سندوقەکان و فڕاندنی و گێڕانەوەی و ئەوانش بەشێکی تر بووە لەو کێشانەی کە پێشتر دروست بووە. خاڵێکی کە تەوافقی سیاسیە لە عێراق کاکسیروان باسی کرد سەدرەکان خەریب و ببنە بربەستێکی زۆر گەورە لەسەرەوەی کە ئەسڵ ببووە ئەوەی کە خەڵک گومانی لە بەسەرەوە بوو کە هەڵبژاردن ناکرێت بە حکمی پێگەی ئەو پێگەی کە خۆیان باسیێنە نەکرد بۆ شێوازەی کە کاکسیروان باسیەکات هەڵبەتە لە دەرەوە وانە بۆ پێگەی سەدرەکان وا ئەبینرێ کە پێگەیەکی بەقووەتە وەکو دیعای کە خۆیانەی کەم شەقام بەدەستیانەوەیە توانیویانە خۆپیشاندانی ملیۆنی بکەن و ئەوان وا تەسەورەکەن ئەم جارە بگەنە 100 کورسی پیان وایە غەدریان لێکرێ کە ئەگەر ئەو 100 کورسیە بەدەستنێنن کەواتە تەزویریان لێکراوە کەواتە هەڵبژاردنەکە لە ساڵحی ئەوان نەبووە بۆیە کاتێک کە تەوافق دروست نابێ ینی قورسیشە لەم سیستەمایە تەوافق دروست بێت بۆیە یەکێک لەو کێشانەی کە هێتە پێشەوە تەوافقی سیاسیەوە و پێکاتەی کە لە عێراقەیە چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی نەتەوەییەوە ڕاست تا ئێستا بە شێوازێکی باش لێک تێگەیشتن هەست پێ ناکەی لە نێوان ئەمانەیە لە ئاستی نەتەوەیی چ لە ئاستی سیاسی و چ تەنانەت لە ئاستی دینیشە. خاڵێکی کە زۆر گرنگە لەبەر نەبوونی سیادەی ینی قووەتی سیادەی عێراقی بەڕاستی هەر کەسە لە سێت تەدەخولەکە بە تایبەتی وڵاتانی جیران وڵاتانی تراوسێ و دەوریشیان هەبووە توانیویشیانە کاریگەری دروست بکەن بۆیە هەندێک جار نەتائیجی انتخاباتیش بەپێی خواستی ئەو لایەنانە ئەو وڵاتانە کۆتایی پێەیە کە تەدەخولێکی زۆر زیاتر ئەەکەن بەداخەوە هەندێک جار ئینسان وا تەسەورەکە کە عێراق بەسی عێراقیەکان نییە ئەوەندە تەداخل زۆرە ئەوەندە دەستپێوەردان هەیە ئەو بۆ وڵاتە دراوسەکان هیچ ئەپەڕێتەوە بۆ وڵاتانی زلهێزی تر کە هەژمونیان لە مەنتقەکە هەیە بەرژەوندیان لە مەنتقەکە هەیە ئەوانیش بەش بۆ خۆیان تەداخلی زۆر جدیان هەیە. خاڵێکی کە مەسەلەی بەشداری دەنگدەرە ینی کاکسیروان باسیەوەی کرد کە ئەم جارە دەنگدەر کەم مشارەکە یەکێک لە ئاستەنگە زۆر کاریگەرەکان هەرچەندە ڕێژەی کورسیەکان دیاری کراوە لە پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق یعنی لە سلێمانی هەر 18 کورسی هەیە نابێ بە 20 کورسی نابێ بە 15 کورسی ئەگەر لە 130 دەنگدەرانیش بچێت دەنگ بدا ئەوەش لە کورسیەکەی خۆی مسۆگەرە و بەو شێوەیە بۆ هەموو شوێنەکانی تریش ڕاستە بەڵام لە ئەساسە کاتێک هەرچەندە مەسەلەی بە پێی کێڕوانینی ئێمە مەسەلەی بەشداریکردن لە هەڵبژاردنە ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنە بەڕاستی کە کەمی کردووە لەسەر ئاستی جیهان کەمی کردووە بەڵام بە نسبەت عێراقەوە لاوازی متمانەیە کە کاکسیروان باسی کرد دەنگدەر خۆی نابینێتەوە لەو ئومێد و ئاواتی کە هەڵی چنیوە کە هەیەوێ هەڵبەتە خەڵکی هەمیشە چاوەڕوانی زۆر زیاتری هەیە لەوەی کە ئایا ئەم هەڵبژاردنە چ گۆڕانکاریەک بۆ ئەو وەکو شەخسی و بۆ ئەو وەکو گشتی چ گۆڕانکاریەک دروست دەکات لە چەند هەڵبژاردننی پێشوو کە ئەمە بە نسبەت عێراقەوە ئەمە پێنجەمین هەڵبژاردنە بەڕاستی دەنگدەر هاوڵاتی عێراقی بە شێوەیەکی گشتی مەویز بووە لەوەی کە چ لەسەر ئاستی تاک وەکو خۆی چ لەسەر ئاستی گشتی نەیتوانیوە ئەو خواستانە ببینێتەوە
بۆیە دەنگدەر کەم ئەکات ئەویش ڕێژەکەی لەسەر ئاستی ئەو متمانەیە کە لە دەستی داوە. لە دوای هەڵبژاردن ئەو ئاستەنگانەی کە هێنە پێشەوە ئەم سیستەمە بەڕاستی ڕێگرە لە بەردەمەوەی کە حکومەت زوو پێک بێت، چونکە تەوافقاتی تیا بەدی نایە، زۆر بەگرانی تەوافق دروست دەکەن و ئەگەر حکومەتێکیش دروست بێ بەڕاستی هەمیشە حکومەتێکی لاوازە، حکومەتێکی بەهێز نابێت. لەبەرەوەی ئێمە پێمان وایە یعنی ئەگەر ئیتاڵیا بە نمونە بێنینەوە، ئیتاڵیا کە لە وڵاتێکی ئەوروپیە و وڵاتێکی پێشکەوتووە، بەڵام لەبەرەوەی سیستەمەکەی هەمان سیستەمی زۆرینەیە، حکومەتەکەی لاوازە، هەرچەند مانگێک جۆمان لێ بێت کە حکومەتێکی تازە، کابینێکی تازە ڕاگەێنێت. هەڵبەت ئەم جۆرە ئەم سیستەمە کە لە خێزانی زۆرینەیە، ئەم بۆ ئەو وڵاتانەی کە سیستەمەکەیان سیستەمی حکمیان سەرۆکایەتیە، ئەو ئەشکالانەی بۆ دروست نابێت، لەبەرەوەی سەرۆک ئەو بۆشاییانە پڕەکاتەوە وەکو تورکیا. بەڵام لە وڵاتانەی کە سیستەمیان سیستەمی پەرلەمانیە، ئەم کێشانیان بۆیەتە پێشەوە و بەڕاستیش نقطەیەکی زۆر حەساس ئەو کەسانەی کە بنان دامی پەرلەمان وەکو سەفەقاتێکی تیجاری گەورەش تەماشاکرێت، یعنی کڕین و فرۆشتن زۆر هەرزانە بێت. لەبەرەوەی کەسێکی سربەخۆیە لەوانەیە زۆر وابەستەش نەبێ بە مەوزوعی نیشتیمانی و نەتەوەیی و ئەوانە، بۆیە مەسەلەی کڕین و فرۆشتن و سەفەقاتی تیجاری لەم سیستەمە و لەم سیستەمی حکومی کە لە وڵاتی ئێمەیە زیاتر ئەبێت. هەڵبەتە من بەس باسی ئاستەنگەکانم کرد، نەچوومە لایەنەکانی تری ئەوەی کە پێویستە. سوپاسدانەکەم، دەستان خۆش بێت. دەست خۆش.